ئامینە ئیبراهیم ئەو ئافرەتە بە تەمەنەی دروستخورماتووە کە لە ئێستادا خۆی و وەچەونەوەکانی ئاوارەی هەرێم بوون و لە یەک پەرتەوازە بوون و دابڕاون. پورە ئامینە بەهۆی دووچاری چەندین نەخۆشیەوە دەناڵێنێ و بەدەم گریان و قورگی پڕمحنەتەوە باس لەو نەهامەتی و دەربەدەرێ دەکات کە بەسەریاندا هاتووە. شەو سەعات دوو نیم بی بێتەقە کوڕەکە هات کارەبامان لێ کوژیاوە. کارەبامان کوژیاوە کوڕەکە هاتوتی دەرچن هەر سنەپات چێتکار نەکردەوە کچێکیشی لەلامان خەفتی ئەیتر هیچمانارە ئەوان شەروە هەوەنت پەڕۆپیتەی مناڵێنش باوەڕ ناکەم نەهاو دوانی لە کەلارە یەکێکی لە کەفریە خۆم هام لە ئەی ئەوە نازەم چ نەبیرم چوو قەرا ئەوە بووکەکەم وە خێز ئەوە یەتیمەکانەوە ئەلە سلێمانی ئەوسا ڕەوف کەفتە ئاوارەکانی دووسخورمات و کە لە ئێستادا بە زۆری لە ناوچەی داودەی سنووری گەرمیان چەند خێزان پێکەوە لە نێو بینای قوتابخانە و مزگەوت و تەنانەت دەر و دەشتایەکانیش گیرساونەتەوە و هەر یەکە و پێناسێکی پر لە تراژیدیایان پێیە و وەک خۆشیان دەڵێن هیچ ئومێدێکیان بەسەرکردە و دەسەڵاتدارانی کورد نەماوە چ لە کوردستان و چ لە عێراق. کامە حکومەت هەرێمە حکومەت هەرێم حکومەتی چییە؟ حکومەتێکی فاشل گەندەڵ دز جەردە ئێمەی فرۆشتە هەشت شعبی وتنەوە لە بڕناو دوزنام چیەکەن ئەوانەی وا دزیان نەفتەکانیانە دزی ئێمەیان فرۆشت لە باتی نەفت ئێمە مەقابل نەفتین کاکە نەفت مەقابل غەزای ئێمە بەڵام ئێمە لە حیوان بێ نرخترین پێ سەرخێزان ئەگەر ئێوە یارمەتمانەکە لە برسیان برین نە ئیشمان هەیە نە کارمان هەیە هیچمان هەیە خۆمان و قاتەکەمان دەرچیمانە سەقوت ماڵ خاف خراو قشمان دێشتیا هەردوو ماڵ و سێ ماڵمان هانەمەت کە بێکە ئەوان ئەمانە کوردایەتیان نەکرێ مە حزباتیان کرد ماڵمانیان ڕمان وەسەر و پای پەی دەرچمانە بەس ئەڵێن خەینە غەرازەکان بۆن مشلێنیە بەس خانەکانمان مەتەقێنەوە. بۆ خۆم داواکارم لە حکوومەتی عێراق کە سەرکۆماری عێراق بەناو ئەڵێن کووردە و ئەندام پەرلەمانەکانی کورد کە لە بەغا ئەوڕۆ حکومەکەن و ئەڵێن ئێمە نوێنەری گەلین کوا ئەگە نوێنەری گەلن و ڕۆژانە سەدان خانە لە دوو زائەتە قدرێت و بە تێنتی و ئەسووترێ بە هەموو شێوەیەک غەدر لە خەڵکی ئەو شارە ئەکرێ ئەگەر ئەڵێن بۆ نایەنە سەرخەت بۆ دەیان نییە. لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی زستان و بێلانە و حاڵ و ماڵیان هیاندەی تر گرفتی بۆ ئاوارەکان دروست کردووە لای خۆشیەوە بەڕێوەبەری ناحیەی نەوجولی سەر بە ئیدارەی گەرمیان بۆ و پێیەی زۆربەی ئاوارەکان لەوێ نیشتەجێ بوون داوای بەهاناچوونەوەی ئاوارەکان دەکات بۆ ئەوەی بتوانرێت بەشێک لە نەهامەتەکانیان بڕوێتەوە. ئەوان پێویستیان بە ئستقرارە پێویستیان بە شوێنە 6 ماڵ لە خانوویەکان مەکتەبەکانن لە مزگەوتەکانن سبەی نەزستان بەڕێوەیە. ئێمە من کە وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراقمان بینی هەروەها وەزیری کاروباری شەیدانی کوردستان بە نوێنەرەی حکوومەتی کوردستان هات من زیاتر جەختم لەوە کردەوە کە زستان لە ڕێگەیەوە پێویستە شوێنی مانەوە لەگەڵ سۆبا لەگەڵ نەوت بۆ گەرمکردنەوە دابیر بکەیت پێشەوەی باران دەست پێ بکە و کەوینە شپرزەیوە. زیاتر لە 4,000 خێزانی کوردی دووسخورمات و ئاوارەی سنووری گەرمیان بوون و لە بارودۆخێکی خراپ و دژواردا ژیان دەگوزرێنن و پێویستیەکی زۆریان بە هاوکاری مرۆیی هەیە. ئەوەی لە نێو ئەم ئۆتۆمبیلەدا دەبینرێت هەندێک لە پێداویستی خانەوادەیەکی کوردی دانیشتووی قەزای خوڕماتووە لە بەرامبەر هەڕەشە و کوشت و بڕیان کە بەرامبەریان ئەنجام دەدرێت بە ناچاری قەزای دووسخورماتویان بەجێهێشتووە و لە ئێستاشدا ئاوارەی ناوچەکانی داودە بوون. بۆیە بە ئومێدەوە داواکارن لە سەرکردەی کورد چ لە ناوەند و چ لە حکوومەتی هەرێم بەدەم داواکاریەکانەوە بێن و چیدی بێدەنگی هەڵنەبژێرن. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام ناوچەی داودە.